ئەوان پرسە بۆ شەماڵ دەگێڕن. ئەو گەنجەی لە کاتی گەڕانەوەیدا بۆ ماڵ لە بازگەی پۆلیسی دارستانی ناحیەی سەنگاو کوژرا و هاوڕێکەشی بریندار کرا. هەرچەندە تاوەکو ئێستا ساغ نەبووەتەوە بکوژەکان کێن، بەڵام بە بڕیاری دادوەر 4 پۆلیسی دارستان بە تۆمەتی تەقەکردن دەست بەسەر دەکرێن. تەلەفۆنێکم بەکراوتیان هەمویان بینارن، نەمزانی شەماڵ مردوتیانە، نەمزانی چوارەتیم بۆ بەجێهێڵێ، نەمزانی کۆستەخاتە ماڵەکەمەوە، خۆی قورآن پارە بە چوارەتیمە بەجێهێشتم. ئەگەڵ بێت پیاوەکەی من هیچ کێشەیەکی نەبوو، هیچ کێشەیە لەگەڵ هیچ کەسێکە بۆ لە 4 سەرجەریە بۆ پیاوەکەی منیان کوژنەوە هەمیانە. ئەگەر توش من دادەبەر کەسێک بێ داوای حەقی پیاوەکە بەکەمەوە داری خوێنەکەیەکەمەوە، خۆ تازە خوێنەکەشی وەرگمە بەڵام تازە ناگەڕێتەوە بۆم، بەس حەزەکە بەو کەس لەمە نەدەستم کە وای لە پیاوەکەم کرد. دخوا باڵی بەرات کردم. ئەو مناڵە لە خۆشەکەیەتی، ئەو مناڵە لە خۆشەکەیەتی شتێبی با بۆ خستەخانەی تر. من نەخۆشی درێژخایەنم ئەمەیە باوکم بێتەوە ئیتر چیم بم بۆ خستخانە هیوا بەکێ بڵم باوکی گیان بگەڕێرەوە شەوە. بە پێی زانیاریەکانی ڕوودا و پۆلیسەکانی دارستان کە دەست بەسەر کراون لە گوتەی سەرەتاییاندا و لە بەردەم دادوەردا ئەوەیان ڕەت کردووەتەوە کە ئەوان تەقەیان کردبێت. وەنانە بەخێوم کردووە، بەخوا بەنانە بەخەوم کردووە، خوا لەگرێ نامەردێم تێ بێکوژە، خوا بەرداری هەیە، خوا بەرداری هەیە بێکوژن، خوا بەرداری نییە، خوا بەرداری نییە تو خوا. بەڕێوەبەری ناحیەی سەنگاو ئەوە پشتڕاست دەکاتەوە کە شەماڵ لە نێو بازگەکەدا کوژراوە، بەڵام یەکلایی نەبووەتەوە کە تەقەکەری سەرەکی کێیە. کاڵاشمان تۆمار کردووە لەگەڵ ئەوەشە و کەیسەکەشی لە دادگایە بە مادەی 406 ئەوەی کە ئێمە بەدوایە چوین. شەماڵ ئەحمەد تەمەنی 29 ساڵە و خاوەنی 4 منداڵە. یەکێک بووە لەو پێشمەرگە خۆبەخشانەی بەشداری زۆربەی شەڕی ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعشی کردووە. کە سوکاری شەماڵ دەڵێن لە دەستدانی کوڕەکەمان خەمێکی گەورەیە و وا بە ئاسانی لەبیر ناچێتەوە، بەڵام ئەو خەمە گەورە دوجار دەبەنە لای دادگا و دەیانەوێت دادگا دۆسیەی کوشتنەکەیان بۆ یەکلا بکاتەوە. جەمال ئەحمەد جەمیل، ڕوودا و ناحیەی شۆڕش.